کە ساڵ ڕۆژی ڕاگەاندنی کانتۆنی کۆبانیە و بە هەمان شێوە ئەمڕۆ کە ڕۆژی سەرکەوتنی کۆبانیە بەسەر هێزە تاریکبین و تونڕە و تێرۆریستەکان بەڕاستی بە جێی خۆی بینین کە لێرەوە پیرۆزبایی لە خۆمان لەسەر جەم خەڵکی کوردستان بکەین بە بۆنەی ئەوەی کە هێزی پێشمەرگە و شەڕڤانانی یەپەگە و قارەمانانی یەپەژە توانیان ئەو داستانانە بخەنە پاڵ داستانی ئازادکردنەوەی جەلەولا، داستانی ئازادکردنەوەی چیای شەنگال و ئەو نەبەردیانەی کە هێزی پێشمەرگەش لە هەرێمی کوردستان تۆماریەکە. لە ڕاستیان لێرەوە بەڕاستی پێویست دەکات پیرۆزبایی لە خەڵکی خۆڕاگری کۆبانێ بکەین کە لە ماوەی چەند مانگی ڕابردووە خۆڕاگرانە وێنەیەکی زۆر جوانیان لە ئازایەتی و لە قارەمانێتی و لە هەستی ئازادویستی لە هەستی ئازادە پەروەرانە لە بەرەنگاربوونەوەی توندوتیژی و تیرۆر و تۆقاندن پیشاندا و پیشانی جیهانیاندا کە کورد بە ئێرادەیەکی پۆڵایینەوە کوردستانیان لە هەر یەکێک لە پارچەکانی کوردستان بە ئێرادەیەکی قارەمانانە بەرەنگاری گروپە تێرۆریستیەکانە بنەوە. سوپاسی تایبەتی شەڕڤانانی یەپەگە و یەپەژە دەکەین بە تایبەتی ئەو ژنە قارەمانانەی کە لە ڕێگای بەرخودانیان وێنەیەکی جوانی ژنی سەرکردە و ژنی قارەمان و ژنی ئازادی خوازی ژنی ئازادی خوازی کوردیان پێشکەشی دنیا کرد. سوپاسی هێزی پێشمەرگەکەین کە لە ماوەی ڕابردوو بە چەند تیم ڕۆشتن لەسەر بڕیاری پەرلەمانی کوردستان و لەسەر داوای بەڕێز سەرۆکی هەرێم و فەرماندەی هێزە چەکدارەکان لەم پەرلەمانەوە بڕیار درا کە هێزی پێشمەرگە ڕەوانی کۆبانێ بکرێ. سوپاسیانەکەین کە بە چەند تیم ڕۆشتن لەوێ و بەشدار بوون لە ئەو سەرکەوتانی کە لەوێ دەساتون. لە ڕاستیە ئازایەتی و قارەمانێتی هێزی پێشمەرگە و شەڕڤانان وای کردووە دۆزی ڕەوای گەلەکەمان ئەمڕۆ لە قۆناغێکی هەرە لە پێشترا بێت لەسەر ئاستی نێودەوڵەتی. ئەمڕۆ دۆزی کورد پێی ناوەتە قۆناغێکی تازەوە، پشتیوانی نێودەوڵەتی بۆ کورد، بۆ کوردستانیان، بۆ گەلی کوردستان بە شێوەیەکی گشتی بە هەموو پێکهاتەوە نەتەوەکانیەوە لەسەر ئاستی نێودەوڵەتی چۆتە قۆناغێکەوە کە ئیتر ئەو قۆناغانی ڕابردووی تێپەڕاند کە لە چاوی دەوڵەتانی داگیرکەری کوردستان وێنای بوونی کورد لە هەر یەکێک لە پارچەکانی کوردستان بکرێ. 100 ساڵ لەمە و پێش لە ڕێگەی ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکانەوە کوردستان دابەشکرا بەسەر دەوڵەتانی دەور و بەرمانە. 100 ساڵ لەمە و پێش کوردستان بە دابەشکراوی لکێنرا بە دەوڵەتانی دەور و بەر، بەڵام ئەمڕۆ دوای 100 ساڵ بۆ یەکەم جار راپۆرتێک لە پەرلەمانی بەریتانیا ئامادەکرێ، لیژنەی پەیوەندیەکانی دەرەوەی بەریتانیا راپۆرتێک ئامادەکەوە داوای ڕاستکردنەوەی ئەو هەڵانەکە کە لە ماوەی 100 ساڵە بە سەرگەلی کوردستانە سەپێنراون. ئەم قۆناغە مێژوویە ئەرکی ئێمەش زۆر سەختتر و زۆر قورسترە کات بەوەی کە هەرێمی کوردستان لە ئاست ئەو پێشوە چوونە نێودەوڵەتیە بێت کە ئێستا لە ئاستی نێودەوڵەتیە هاتوۆتە کایەوە بۆ تێڕوانین لە کێشەی کورد بۆ مامەڵەکردن لەگەڵ هەرێمی کوردستان. ئەمە ئەرکی هەرێمی کوردستان و سەرجەم دەسەڵاتەکان لە هەرێمی کوردستان سەختترەکە بەوەی کە لەسەر ئاستی ناوخۆیی هەوڵی چاکسازی بنچینەیی بدرێ لە بەگەژا چوونەوەی گەندەڵی، لە وەستاندن و قەڵاچۆکردنی بە هەدەردانی سامان، لە یەکخستنی هێزی پێشمەرگە، لە چەسپاندنی دیموکراسی زیاتر کە ئەمە هەرچی زیاتر و زیاتر هێزی گەلەکەمان لە دەرەوە بەهێزترەکە، ناوبانگی گەلەکەمان لە دەرەوە باشترەکات. بۆیە ئەرکی پەرلەمانی کوردستانە لە پاڵ دەسەڵاتەکانی تری هەرێمی کوردستان کە لە ئاست ئەو قۆناغە مێژوویە تازەیا بین و هەوڵیەوە بدەین کێشە و گرفتەکان لە ناوخۆی هەرێمی کوردستان چارەسەر بکەین بۆ ئەوەی لە ئاستی نێودەوڵەتی جیاوازی خۆمان لەگەڵ دەوروبەکانمان زیاتر پیشان بدەین و وا بکەین ناسنامەیەکی تازە بە گەلەکەمان ببەخشین و وا بکەین ئەو تێڕوانینەی لایەن نخبەی سیاسی دەوڵەتانی کاریگەر هاتوۆتە کایەوە بەوەی کە ئیتر ئەبێ چاوەڕێی ئەوە بکەن کارکتەرێکی تازە لەسەر ئاستی نێودەوڵەتی و لەسەر ئاستی ئیقلیمی هاتوۆتە بوون کە ئەویش کووردە
ئەبێت ئێمەش خۆمان ئامادە بین و خۆمان بەرپرسیارانە مامەڵە بکەین و هەوڵ ئێوە بدەین کێشە و کەم و کورتەکانمان چارەسەر بکەین و سوود لەم دەرفەتە نێودەوڵەتیە وەربگرین کە بۆمان هاتوۆتە پێش وەکو جارانی پێشوو نەبینە هۆی لە دەستچوون یان کەم سوود وەرگرتن لەو دەرفەتانەی کە یانە پێش بۆمان.